ئەمانە کارمەندی کۆمپانیایەکی ئەهلین لە بەرامبەر هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک بڕی 5,000 دینار لە هەر ماڵێکی پارێزگای کەرکووک وەردەگرن و شارەوانیش کارەکەیان بە نایاسایی دەزانێت. خاوەندارێتی کۆمپانیاکە دیار نییە کێیە، گرێبەستی حکومەتیشیان نییە، بەڵام پسوڵەیەک کە لەسەری نووسراوە کۆمپانیای خاوێر دەیدەن بە ماڵان و پارەکە وەردەگرن. ئەم پسوڵەیە بەدەستمەوەیە پسوڵەی ئەو کۆمپانیایە کە بە ناوی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکەوە دەدرێت بە ماڵان لە کەرکووک. هەڵماندا لەگەڵ بەرپرسانی ئەم کۆمپانیای قسە بکەین، بەڵام ئامادە نەبوون لە بەردەم مایکدا قسە بکەن، تەنها ئەمەیان پێوتین. ئەگەر ڕازیت هەڵێک لە ڕازێنیت هەڵی داێت ئێمە شتەکەی بە لەگەڵ ماڵەکان و لەڕێ مختارەکان ئەو شتە بۆ ئێمە. یعنی ئەوەی ئەوە عەقدەکەتان لەگەڵ کیایە؟ عەقدمانی ئێمە هەر ئەو شەریکە و کابرای ئەو سیارانەی بۆ ماسەڵەی بە لەگەڵ هاوڵاتیانە عەقدەکەمان لەگەڵ هاوڵاتیانەتە. جانتای لە شانی وەڵام ماڵی 5,000 ئێمەسن ماڵوە هەبوو نەیدا ماڵوە هەبوو داهی. بەشێک لە هاوڵاتیان وەرگرتنی ئەو پارەیە بە زۆر دەزانن و پێیان وایە حکومەت و کۆمپانیاکە ڕێککەوتون. بەشێکی تریشیان پاک و خاوێنی بەردەرگا و ماڵەکانیان پێ گرنگە، ئیتر حکومی بێت یان ئەهلی. خاشاکمانێنی شە لە خۆی بە خاوەلی مەنەسن هەمومان 5,000 خۆڵ و خاشاکە دەیە کۆستەکە بووە بەسێتەوە ئەگەر خۆڵ ئەگەر پارێک شنێدەی زبلەکە لە بەدەم قاپیان مێنێتەوە. ئایدێ کۆمپانیایە کۆمپانیایەک دێ پارەکەی لێت هەسەنێ نەفەریانەیە وەستت بووەکە و پارە دێسەنێ. واللهی زۆر باشە ئەزانی بۆ وەساخەکە نایێت تێت ئەیبات زۆر باشە پێشە وەڵا پێشان زۆر بی نەڕۆی هەر کشی لەو دەرحەوتە کشی نەبی. 2 مانگ زیاترە کۆمپانیاکە خۆڵ و خاشاکی بەشێک لە گەڕەکەکان کۆ دەکاتەوە. فەرمانبەرێک لە شارەوانی کەرکووک بە NRT وت بەشی یاسایی بەڕێوەبەرایەتی شارەوانی 2 جار سکاڵای یاسایی دژی کۆمپانیاکە تۆمار کردووە، بەڵام بێسوود بووە. سەرۆکی شارەوانی کەرکووکیش دەڵێت ئەوان هیچ گرێبەستێکیان لەگەڵ ئەو کۆمپانیایە نییە و کاری ئەو کۆمپانیایە نایاساییە. قانونیان من قبول ناکەم کەس ئەو وەسوشتانە لەلایەن ئێمەوە بکرێت، بەڵام خەڵکی خۆی وەکو هەڵمەتێک بۆ نمونە گەڕێکێک خۆی هەڵمەتێک ئاڵێ کاکە ئێمە ماتۆرسکیل 2-3 دانەی نەکەین تەجیرەکەین بۆ ئەوی ئەو ڕۆژانیان ڕۆژی نەڕۆژێ بێن ئەوانە لە کۆڵمانکەنەوە لەبەرەوەی شارەوانی وەکوتم ئێمە بەداخەوە ناتوانین وەک پێویست خزمەتیان پێ بگەێنی. ئێستا مانگانە هەر ماڵێکی شاری کەرکووک 3 جار پارەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک دەدات لە پارەی هەر ئەمپێرێکی مۆلی 10,000 دینار و بۆ کۆمپانیاکانی پاکەرەوە 5,000 و لە کاتی پارەدانی ئاویش بڕێک پارە لە هاوڵاتیان وەردەگیرێت بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک. ئەگەر چی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و خاوێنکردنەوەی شەقام و کۆڵانەکان ئەرکی شارەوانی و حکومەتە، بەڵام لە کەرکووک کە حکومەت و شارەوانی وەک پێویست هەڵناسن بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەم ئەرکە بووە بە کاسبی، چونکە کەسانی سەرمایەدار و کۆمپانیا هەستاون بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی گەڕەک و کۆڵانەکان و لە بەرامبەردا پارەش لە ماڵان وەردەگرن. ئاسو ئەحمەد NRT کەرکووک.